خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. بەرەبەیانی ئەمڕۆ باڵی چەکداری حەماس لە فەڵەستینەوە بە تەکتیکێکی نوێ 5,000 موشەی ئاراستەی ئیسرائیل کرد و سنووری ئیسرائیلی بڕی و چۆ ناو هەندێک لە شارە حدودیەکانەوە. کاردانەوەکان زۆر خێرا بوون. وێڕایەوەی ئیسرائیل وەڵامی دایەوە، بەڵام ئیدانە لەسەر ئاستی نێودەوڵەتی و چاوی جیهان کەوتە سەر ئەو ئاڵۆزی و گرژیانەی کە لە نێوان حەماس و ئیسرائیلدا ڕوویانداوە. پرشتی ئەم ئاگرە بەرەوکوێ؟ ئایا بەما وەستێ و کۆتایی دێ وەکو جارەکانی پێشوو کە هەمیشە ئاڵۆزی و گرژی هەبووە، یاخود ئەمە سەر لە نوێ جەنگێکی تازەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و چەند عێراق وەرێمی کوردستان و پرشکیان بەرەکەوێت لەگەڵ نووسەر و سیاست مەدار مامۆستا ئەبوبەکر کاروانی گفتوگۆکەی کە بەڕێزیان بەسپاسەوە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. مامۆستام کاتت باش. ئەمە بۆ چوونی بەڕێستام زانین لەبارەی ئەم پێش هاتە تازەیە کە لە نێوان ئیسرائیل و فەڵەستین ڕوویدا. منای خوای بەخشندەی میهرەبان، کاتی تۆ و بینەرانی کورسان نیوزش باش. بێگومانەوەی ڕووی داوە شتێکی ئاسایی نییە، شتێکی زۆر چۆنایەتی و نائاساییە. دیارە دەنگدانەوە هەیە ئەگەر لە ڕووی هونەریەوە ئەوە چاکن زەحمت نەبێ. هاوڕێیان ئەگەر سەوتی شتێکی نەوعی و چۆنایەتیە بۆ نەچێتەوە. بەڵێ مامۆستا بفەرموو. شتێکی نەوعی چۆنایەتیە لە مێژووی ململانەی عەرەب و ئیسرائیل و بە تایبەتی ململانەی ئیسرائیلەکان و فەڵەستین کەم وێنەیە. ڕەنگە لە 50 ساڵی ڕابردوواشتی بەو جۆرە ڕووی نەدابێ کە بەرهەڵەستەی فەلەستینیەکان بەو جۆرە و لەو ئاستەیە دەست پێشخەری بەدەستبێنن و شەڕ بگوازنەوە ناو قەڵەمڕەوی دەسەڵاتی ئیسرائیلەکانەوە و لە زیاتر لە 50 پێگە و شار و شارۆچکە و بنکەی سەربازی ئیسرائیلەکان بە ئەو جۆرە وێناک لە ئیسرائیل نیشاندن وەک هێزێکی هەیبەتشکا و تەنانەت زەلیل کراویش و ئەو هەموو دیلە و ئەو هەموو کوشت و برینارە بۆ جۆرە. بۆیە من پێم وایە ڕووداوێکی ئاسایی نییە، تندوتیژی نییە، هەتا کردداری سەربازی ئاساییشی بە دوایە نایە. ئیسرائیلەکان یەکسەر ناویان ناشەڕ. پێم وایە کە سەرەتای قۆناغێکی نوێ بێ لە خۆرهەڵاتێکی ناوەڕاستە، ڕووداوەکانی ڕۆژان و هەفتەکانی داهاتوو دراماتیکە بێ. ڕەنگە جورئەت و بێری ئەومان هەبێ کە بڵێن ئەمڕۆ ڕۆژێکی جیاکەرەوە بێ لە ناوچەکەی ئێمەیە، زەحمەتە بچینەوە پێشەم ڕۆژە، چونکەم ڕێسای گەمەکە تا ڕادێ گۆڕاوە و دەستکاری هاوکێشەی هێزەکانیش تەنانەت لەسەر ئاستی فەلەستینیەکان و ئیسرائیلیش کراوە. ئەمە جگە لەوەی پەیوەستە بە کۆی ئەو بارودۆخانەی و ئەو ژان و ژوارانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەن و ئەو جەنگانەی کە قەرارە بکرێن و هێشتا دەستیان پێ نەکردووە کە بەجێ هێڵم بۆ پرسیارەکانی تۆ. باشە مامۆستا، ئەوەی کە باسەکرا زۆر لە ماوەی ڕابردوودا تەحلیلی ئەوە کرا کە گۆڕانکاری بەڕێوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەنگە ینی پریشتی ئەو گۆڕانکاریانە بەر هەتەنهاوەکۆ ئەوەی کە لە ڕابردوودا بینیمان لە دوای بەهاری عەرەبیەوە فراوانتر بێ، فۆرمەکەی جیاواز بێ و تەنانەت ناوەڕۆکەشی جیاواز بێ. ئەمە دەستپێکی ئەوەیە، دەستپێکی ئەو گۆڕانکاریانەیە. بە بڕای برات من لە ساڵی ڕابردووە کۆمەڵی نووسینم لەو بارەوە بڵاو کردوتەوە کە شەڕ لە ناوچەکەیە جەنگ بە تایبەتی لێدانی ئیسرائیلەکان بە چرای سەوزی ئەمریکەکان بۆ ئێران و بنکەنەویەکە و توانە سەربازەکانی لە ئارایەیە. بۆیە لەم دوایە ئێران هەڕەشەکانی ئیسرائیلی بۆ زەبرۆشانن لە بنکە ئەتۆمیەکان و هەندێک لە بنکە سەربازیەکان و توانە زانستیەکانی بەهەند وەرگرت بوو. مانۆڕێکی سەربازی گەورەی لە کەنداوە ئەنجامدا و ئەمریکا جارێکتر بەهێزەوە گەڕایەوە ناوچەکە. گۆڕانی دراماتیکی گەورە لە ماوەی مانگی ڕابردووە لە سووریا ڕوویاندا. هەردوو ڕۆژ لەمەوە پێش لە حەلەب خۆمارەزانین چی ڕوویدا. کۆی ئەم ڕووداوانە پێمانەڵێن کە جەنگێک نەخشەی بۆ دانرابوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە نێوان ئەوەی پێڵێن بەرەی بەڵهەرسکار بە سەرۆکایەتی و ڕێبەرایەتی و کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیلەکان و ئەمریکەکان و هەندێک لە هاوپەیمانەکانیان. پێم وایە جگە لەو کەڵەکەبوونەی کە بە شێوەیەکی سروشتی داگیرکردنی ئیسرائیل بۆ سەرزەویە فەلەستینیەکان و سوکاتی بە فەلەستینیەکان و هاتنە سەرکاری
حکوومەتێکی ڕاستڕەوی تونڕە لە ئیسرائیل بەسەرۆکاتی ناتەنیاهۆ ئەم ڕووداوانەی زۆرتر برد بەرەو تەقینەوە بەڵام ئەمە تا ڕادێ پێشخستنی بەشێک لەو شەڕانەیە هەندێ حەڵقەیە و شەڕانەیە کە بڕیار بوون لە نێوان ئیسرائیل و بەڕێ بەرەڵسکاریە بەڕێبەراتی کۆماری ئیسلامیێران ڕووبەن بۆ سەر لێ تێکدانی ئیسرائیل و شپرسەکردنی استراتیژیەکی گەورە کە نەتوانێت دەستپەشخەری لە دەستا بێ و بەشێ لە تواناکانی لە سەرەتاوە لە دەست بە. باشە مامۆستا ئەو موشەکانی حەماس کە لە فەڵەستینەوە بێ ینی ئەکرێ بڵین وەکالەتەن ئیشەکە کراوە و مەزلومیەتە هەیە و ئەو کێشەیە هەیە بە بەردەوامی ئەوە ساڵانێکی زۆرە و تاریخێکی دێرینی هەیە بەڵام ئەمە وەکالەت بۆ ویشەی کە کرا کە شەوی ڕابردوو ئەو پریشکە ئەو یان زۆر بە سادەی بڵێم ئەو چەرخەینرا بۆ و ئاگرەی کە کرایەوە وەکالەتە یاخود خۆر تۆکمەکردن و نیشاندان یان گورزێکی حەماسە بۆ ئیسرائیل. بە بڕای من حەماس هێزێکی تەحتە تەڵەبی بەرەی مقاومە نییە بەشەکە لە بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی فەڵەستینی بەڵام دابڕاونیە لە بەرەی بەڕێزکاری ئیسلامی لەبەرەوە لە دوو ئاستا خوێنرێتەوە. یەکەمان پەرستەندنێکی چۆنایەتی گەورەبوونی تواناکانی حەماس و بزوتنەوەی بەرەڵستی فەڵەستینی و جۆرە لە بەدەستێنانی دەستپێشخەری و هاوسەنگی هێزە نیمچە هاوسەنگی هێز نەک هاوسەنگی هێز بەمانە یعنی تەکنیکیە سەربازیە ڕوتەکەی لەگەڵ ئیسرائیلە. دووەمیشان بەشێکە لە هەماهەنگی و ئیدارەکردنی ململانەکان لەسەر ئاستی بەرەی مقاومەتی ئیسلامیش کە حەماس ناشارنەوە و جیهادی ئیسلامی ناشارنەوە لە غەزەوە تاک و تاران بەرەیەک هەیە حەماس و فەڵەستینی حەماس و جیهادیش بیانەوێ و نیانەوێ بەهۆی ئەو پشتیوانەی کۆماری ئیسلامیێران لیانەکە ئەبێ ڕەچاوی میکانیزمەکان ئیدارەکردنی ململیانەکانی ئەو بەرەیەش لەگەڵ بەرامبەرەکانیان بکرد لەبەرەوە لە هەردوو ئاستەکەی ئەتوانی بیخوێنەوە یەکتری تەواوک. باش زۆر باشە بەڕێز مامۆستا بوو بەکردکەواتە ئێستا ئەوەی کەم ڕوو کاردانەوەکەمان لە ئیسرائیل بینی ئەوە بوو کە هەندێک ناوچەی غەزەی بردومان کرد و هەندێک ناوچەی تری کە بە پێگەی حەماس ناوزە دەکران بردومان کراوە ژمارەی ئەوانەی کە گیانیان لە دەستداوە بریندارن لە هەردوو لا زۆرن. پێت وایە دوای ئەمە ئەوەی کە ئەوەی ناتەنیاهوتی ئێمە لە جەنگ داین ئەمە شەڕێکی تەواوەتیە ئەمە سەرکێشێ بۆ شەڕی موشەکی لە نێوانی ئێران و ئیسرائیلیش. کاتێ نەتەنیاهۆ ئەڵێ ئێمە لە جەنگین چەند مانایە گەبەخشێ یەکەمیان واتە لەبەردەم مەترسیەکی توندوتیژی و هەندێک گروپی تێکدەری سنوورداری ئێرە و ئەوێ نین لەبەرەوەی ئەم جارە بەشێ لە قەڵەمڕەوی دەسەڵاتی ئیسرائیلی ئەگەر بۆ ماوەیەکی دیاریکراویش بێ کەوتە ژێر کۆنتترۆلی یعنی چەکدارەکانی بزوتنەوەی حەماسەوە و خەڵکێکی زۆر برینار بوو دەستگیر کران تەنانەت مەکتەب سیاسی حەماس باز لەوەکە فەرماندەی هێزەکانی جنوبی ئیسرائیلیش لە نێوان دەستگیر کراوەکانان کەواتەمە مەسەلەیەکی گەورەیە مەسلەی کۆنتترۆلکردنی خاکی و کۆنتترۆلکردنی بنکەی سەربازی شارۆچکە ئۆردوگای هاتۆتە ناوەوە بریندارێکی زۆر کە ڕەنگە لە مێژووی ئیسرائیلە کە وێنە بێ زیاتر لە 1000 برینار کوژراوێکی زۆر ئەمە جگەلەوەی ئاماژەشە بۆی کامەتە ناتوانە خۆماڵیەکانی حەماس ناتوانێت ئەوە بکە لەبەرەوەی ئەو مەسلێ بەبێ هێرشێکی سبریانی جۆرە لەسەر لێ تێکدانی تەکنەلۆژی ئیسرائیلی ڕەنگە نەتواندرێ ئەمە ئەنجام بدرێ بۆیە ئاماژێ بە بەوانەی کە لە پشتیشەوە هەن یا بڵێن بە دیمەنە گەورەکەی ململانەکە لە ناوچەکەیە لەبەرەوەی ئیسرائیل ئەوەی کە ڕوەدە ناو بێنێ یا ناو نەهێنێ بە بەشێ لە ئەو جەنگەیە زانێ یا ئەو ململانەیە زانێ ئەو شەڕێ زانێ کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە دەئارایە کە بەشێکی باشی لە سووریا لە 2 ساڵی ڕابردووە ئەنجام دراوە و بەشێکی ناوخۆی ئێرانیشی گرتوتەوە بەڵام بە شێوەیەکی فەرمی هێشتا لە دژی ئێران خۆی ڕانەگەێنراوە بەڵام حەڵقەیەکیشی لێرەیە دیارە ئیسرائیلەکان مەترسی ئەوە شانەیەکە لە باشووری لوبنان و جۆلان و ئەوانە شەو بەرەی نویان لێ بکرێتەوە و دەستیان کراوە بێ بۆ ئەوەی هەزاران لە هێزەیە دەگەکانی خۆیان بانکەن و لەسەر ئاستی جیهان خۆیان لە بەردەم هەڕەشە و مەترسێکی گەورە ببینەوە و قسە بکەن بۆ ناوخۆی ئیسرائیل و ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی لەبەرەوە ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی بە پێچەوانەی مامەڵەکردنی ئێمە لە هەرێمی کوردستانە کە لە بەرامبەر داعیششان نەمانتوانی سەرۆکی ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی لەبەردەم مەترسیە کە ڕووی کردوتە چارەنووسی هاوبەشی گەلی ئیسرائیل و قەوارە ئیسرائیلی
یەکسەر پێشنیاری کرد بۆ نەتەنیاهۆ کە ئێمە ئامادەین پێکەوە حکوومەتی لە ناکاو لەگەڵ نەتەنیاهۆ پێک بێنین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانەی کە ڕووی کردوتە کۆی چارەنووسی قەوارە ئیسرائیل. ئەمە و زۆر شتی ترمانەیەوە گەێنە کە ئیسرائیل مەسەلەکەی ناونا جەنگ ئەمە جگەلەوەی کە ڕەنگە درێژە بچێشێ و ڕەهەندی تری لێ بکەوێتەوە و ئەمەی ڕووی داوە تەنها سەرەتایەک بێ بۆی لە ڕووی دەرونیشەوە ئیسرائیلەکان ئامادەی ڕۆژانێکی سەختتر بن و قوربانیەکی زۆرتر بن. با گفتوگۆکەمان بەفراوانتر بێ لە قێکی تری لێ بکەمەوە بەڕێز مامۆستا بووبەکر ئەو بردومانانی لە چەند ڕۆژی ڕابردوو یان دوێنێ و پێرێ تورکیا ئەنجامیدا لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان ئەمە هاوپەیوەندە بەوەی کە ئیسرائیل و حەماس ئێستا هەیانە بۆ ئەو بگەڕێنەوە بۆ ئەو وەڵامی بەڕێزت کەوتت کە ئەمە سەرەتای جەنگێکی نوێ بۆ گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زەحمەتە ئێمە بگەڕێنەوە بۆ ڕۆژانی پێش ئەمڕۆ کەواتە ئەوەی کە تورکیا کردی بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان و کۆمەڵێک پێگەی مەسەلەن پیشەسازی و کارەبا و وێستگەی کارەبا و ئەوانەوە خەڵکی مەدەنی و ئەو بابەتان و تەنانەت لێدوانی هاوپەیمانان ئەوە بوتیان ئێمە کە زانیمان مەترسیمان لەسەر دروستە بێ قبوڵی ناکەن نیانوت ئێمە قبوڵی ئەوە ناکەن کە بردومان بکرێ پەیوەندی هەیە ئەم دوو بردومان و شەڕە بێکەوە بە بڕای من پێشەوەی ئەوە پەیوەندی هەبێ هێرشکردنە سەر کۆلیژی سەربازی لە حەلەب و دەرچوە تازەکان و ئەفسەرە تازەکان و کوشتنی زیاتر لە 100 کەس و برینداربوونی 200 کەس کە هێشتا بکەرانی بە شێوەیەکی ڕوون دیاری نەکراوە ئەوە پەیوەندێکی ڕوونیە بوو. پێش هەموو شتێ سووریا یەکێکە لەو مەیدانانەی بەشێ لە شەڕە بە وەکالەتەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە نێوان ئێران و تورکیا لە نێوان ئەمریکا و رووسیا و ئێران لە نێوان ڕژێمی ئەسەد و بەرامبەرەکانیە تیا بەڕێواچێ بێگومان کوردیش بەڵام کورد بە تەنیانە یا بڵێن هێزەکانی سووریای دیموکرات کە لەسەدا نزیکەی 30 زیاتری قەڵەمڕەوی خاکی سووریان بەدەستە و عەرەب و یعنی تورکمان و ئاسووری و زۆر خەڵکی تر بەشداری دروستکردنی هێزەکانیان و پرۆژەکان گەورەترە لە ڕۆژاوی کوردستان و مەسەلەکە بەوە قەتیز نادێ و لە چوارچێوەی استراتیژی ئەمریکا و ململانەکەشیانن تورکیا بێ ئاگانیە لەوەی ڕووەدا تورکیا بێ ئاگانیە لەوەی ڕووەدا من پێم سیر بوو تێنەگەیشتم ئەو پەلامارەی لە ئەنقەرە ڕوویدا هاوکات بوو لەگەڵم ڕووداوانە هیچ تێژ نەگەیشتم کە پەکەکە لێپسرایەتی گرتە ئەستۆی خۆی کە پەکەکە هەندێک لە چاودێران ئەیخەنە چوارچەوەی بەرەی بەرهەڵستکاری ناوچەکە لە بەرامبەر ئیسرائیل و ڕژێمەکانی ترەوە کە تورکیا ئەمەی قۆستەوە بۆ ئەوەی زەبرێکی استراتیژی نەک تەنها لە هێزەکانی سووریای دیموکراتکە بەڵکو لە ژێرخانی ئابووری ئەوەکە پێم وایە تورکیا ئێوێ دۆخەکە بقۆزێتەوە بۆی زۆرترین قازانجی خۆی لێ بکە و ئەو دۆخانەی کە دێنەکایەوە ئەو جنگانەی بەڕێوەن ئەو ئاڵوگۆڕەی ڕەنگە لە سووریا ڕووبە بە جۆرە نەبێت لە قازانجی قەسەدە و ینی هەسەدە و ڕۆژئاوای کوردستان و لاوازکردنی پێگەی خۆی بێ و کاتێ دنیا سەرقاڵە بەشتی ترەوە و نای پەرژێتە سەر ئەوەی تورکیا چێکا و چیناکە ئەمانیانەوێت زۆرترین قازانج لەو دۆخە بکەن. باش مامۆستات هەندێک بۆچوون هەیە پێیان وایە کە ئامادەکاریەکی بێدەنگ هەبوو بێدەنجیشی نائارام لە ناوەوە ئەکوڵی بۆ ئەوەی کە بە جۆرێک گەلە کۆمەیەک گۆڕانکاریەک لە ئێران دروست ببێ. ئێران پێش وەختە هەستی بەو بابەتە کرد ئەوەی تورکیا و خۆبەرپرسکردنی وەکوتت لە ناو دووکەوانە ئەگەر پەکەکە خۆی بەبەری بەرەڵسکاری دژە ئیسرائیل دابنێ و ئەوەی لە سووریا ڕوو ئەدا هەڵبەتەوانیش کاردانەوەکان تورکیا کاردانەوەکانی ئەوێ بە سوودی خۆی بێ و ئەوەی حەماس کردی ئەوەیە شەڕ بباتە جارێکی تر دەرەوەی حەوشەی خۆی و ئەو نائارامیە گەر ئەو ئارامیەی کە نە ئارامیەکی زۆری تێدا و ئاڵۆزیێکی زۆری تێدایە بۆ ئێران ئەگەر پیلانێکە بێ یان تەختیتێک هەبێ لە خۆی دوورخاتەوە ئەمە تا چەند ڕێگەی تێ ئەچێ و نزیکە لە واقعەوە. کاک زاناجا من هەر لە وەڵامی پرسیاری یەکەمە وەڵامی ئەو پرسیارەمدایەوە کەوتم ئەمە پێشخستنێ هەندێک لە حەڵقەکانی ئەو جەنگە چاوەڕوان کراوە بە بڕوای من نیمچە بڕیان لێدراوە بوو کە قەرار بوو دش بە کۆماری ئیسلامیێران هەڵگیرسێت تەبیعی جەنگ بەمانە تەقلیدەکەی نا هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل و یعنی سوپای ئەوانە بڕۆنە ناو ئێرانەوە بەڵکو لە ئەو زانیاریانی لە پنتاگۆنەوە دزایان کرد بوو یا وەک بەشێ لە جەنگی دەرونی یا تاقیکردنەوەی ڕای بەرامبەر یا هەر ڕاستی ئەوە بوو کە لە ئێرانە
هەندێ تەقدیر 3000 ئامان چەندێکی تر 900 ئامان چەندێکی تر 500 هەندێکی تر 300 ئامانجی گرنگ و استراتیژی لە ئێران دیاری کرابوو بۆی ئێران جۆرە لە پەکخرێ بەرنامە ئەتۆمیەکەی پەکخرێ بەرنامە موشکەکەی پەکخرێ بەرنامەی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی پەکخرێ ئەو تەکنۆلۆژی و توانە زانستێ پەکخرێ من پێشتر نووسیومە کە ئەو پێشکەوتنە زانستیەی لە ئێران ڕوویداوە قابلی قوتنیە بۆ ئێران و ئیسرائیلەکان و هەندێک هێز لە ناوچەکەشە لەبەرەوە هەوڵی لە ناوبردننی ئەو توانایە ئەدەن وە کۆماری ئیسلامی ئێرانیش خۆی بە جۆرە چۆتە ناو ململانەکانەوە پاساوی ئەوی داوە بەرابەرە بەرانکان بەڵام ئەم ڕووداوە لە بیرمان نەچێ ئێمە دوو هەفتەی ڕابردوو ڕووداوێکی تری گەورە لە ناوچەکە ڕوویداوە کە ئەویش جارێکی تر هێزەکانی ئازربایجان کۆنتترۆڵی ناگۆرنۆ قەرەباغیان کرد و هێزەکانی ئەرمینیا و هێزە سربەخۆخوازەکانی ئەو هەرێمیان دەرکرد و ئەرمینیەکان ئەو ناوچیان بەجێش و کۆماری ئیسلامی ئێران ناڕزایەتێکی زۆریە و دەرەنجامانەی لەلا پیا بوو و جۆرە لە ترسی استراتیژیی لێنیش لەبەرەوەی کە جۆرە لە پێگەی استراتیژی و جۆسیاسی لە ناوچەکە لاواز بۆ بە قەزانجی تورکیا هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی سەربازیەوە تەنانەت ترسی ئەوەی کە ئابلۆقە بدرێ بە تایبەتی کە پەیوەندیەکانی ئازربایجان ئیسرائیل پەیوەندێکی بەهێزە بۆیە کۆماری ئیسلامی ئێران ئێوێ لە شوێنێکی ترەوە ئابلۆقە بشکێنێ ئەتوانین ئەو جۆرە تەحلیل و لەکدانەوەش بکەین یاساکانی گەمەکە بە جۆرێ تێک بە کە سەر لە بەرامبەرەکانی بشێوێنێ و پێش ئەوەی ئەم ئامادە بێ هەتا دێنە سەری و ئامانجەکان بپێکێ لە ڕاستیە جەنگەکەت دابشکە و بەسەر پانتاییەکی فراوانە دیارە کە استراتیژی کۆنی کۆماری ئیسلامی ئێران ئەوە بووە و لەسەر زاری گەورە بەرپرسە سەربازی و سیاسیەکانیش چەند جار باسییان کردۆنیان شوردۆتەوە ئەوەیە کە نەهێڵن جەنگ بچێتە ناو کۆماری ئیسلامی ئێرانەوە و هەتا پیانەکرێ بەڕێوەبردننی ململانەکان و جەنگەکان لەگەڵ بەرامبەرەکانە لەوانەش ئیسرائیل و ئەمریکەکان و هاوپەیمانەکانی لە ناوچەکەیە لە دەرەوەی سنووری خۆیانەوە بەڕێ ببرێ لەبەرەوە ئەوەی لە ئیسرائیل ڕوەدا دابڕاونیە لەوەی لە ناگۆرنۆ قەرەباغ و ئازربایجان و پەیوەندی بە تورکیا و قەوقاز و ئەوانەشەوە ڕوەدا ئەمە جگە لەوەی پەیوەندی ئێران بە چین و بە رووسیا و ئەو هاوپەیمانەتە ڕانەگەیاندراوەی نێوان ئەو سێ وڵاتە و بە جۆرە لە جۆرەکان سەرەتایەکی کاڵ بۆ جەنگێکی گیانی سێمی ڕانەگەیاندرا و کە ڕەنگە ئێرانیەکە لە حەڵقەکانی بێ بەلاوازکردن یا هەوڵی زەبردان لەو دەستی پێکرد بێ و ئێرانەکانیش زانیویانە چۆن ئیدارەی ململانەکانەکەن بەڵام داهاتوش بۆ سیناریۆ جۆرا و جۆر کراوەیە کە هێشتا ئەمە نازانین ئاندێ ڕووداوەکان بەرەو کوێچێ وە سەرنجام بە قازانجی چێشکێتەوە یا ناشکێتەوە باش وەک ئامادەکاریەک بۆ ئەو ڕووداوانە لە ماوەی ڕابردوودا لە توانین بڵێم گەڕێنەوە بۆ چەند ساڵیش هەندێک لە وڵاتە عەرەبیەکان پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردەوە تا گەیشتە سعودیش هەندێک حرەکە هەبوو هەندێک نزیکبوونەوەی دیبلۆماسی هەبوو ئەمانە تاسەن کاریگەریان هەبێ پێت وایە مەسەلەن ئەو وڵاتانی تا ئێستا خۆیان هەوڵەدەن وەکو سعودیا وەکو مەسەلەن ئیمارات وەکو ناوەندێکی ئابووری ببنە قوتبێک یان ببنە بەشێک لەو گۆڕانکاریان لەو جەبهەیە یان ئەسنە پاڵچ چ جۆرە جەبهەیەک تا ئێستا کە ئەعلان کراو نییە دەست خۆش کە مەسەلەی سعودیە و عەرەبەکان و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل بەشێکە لە ئەو مەسەلانەی کە سینیارۆکان تەواوەکە و هەروەها ئەبێتۆ لە چوارچێوەی شرۆڤەی سیاسی خۆتە ڕەچاوی بکەیت لە بیرمان نەچێت لەم دوو هەفتەی ڕابردووە مەسەلەی ئەرنەوەی پەیوەندیەکانی نێوان سعودیە و ئیسرائیل بوو بە بابەتێکی ڕۆژی گرنگ و باز لەوە کرا کە سعودیەکان بە کۆمەڵی مەرج ئەیانەوێ ڕووداوێکی گەورە لە ناوچەکە بخڵقێنن کە ئەوەیش پەیوەندی ئاساییکردنەوەی خۆیانە لەگەڵ ئیسرائیل و یەکە لە مەرجەکانیان چارەسەری مەسەلەی فەلەستین و دروستکردنی دەوڵەتی فەلەستین بوو و تەنانەت سەفیریشیان لای دەسەڵاتی فەلەستین دیاری کرد و یەکەم لە دوانی سەفیرەکە ئەوە بوو ئێمە هاتوین یارمەتی دەربین و ئیشکەین لەسەر دروستکردنی دەوڵەتی فەلەستین دروستکردنی دەوڵەتی فەلەستین یعنی کۆتاییهێنان بە ئێستای واقعی ململانی عەرەبی و ئیسرائیل یعنی کۆتایی هاتن بە ئەو سەرمایە گوزاریە سیاسیەی لەلایەن کۆماری ئیسلامی ئێران و هاوپەیمانیەکانەوە لەسەر مەسەلەی فەلەستینە کرێ بۆ جۆشدانی ناوچەکە و داڕشتنی سروشت و قوارەی بەرەبەندیەکان و لە ڕاستیان ڕەوایەتیدان بە کۆمەڵی ڕەفتار لە ناوچەکەیە ئەگەر ئەمە نەمێنێ
بەو دیدی ئەوان مەسلەی فەڵەستین چارەسەر بکرێن نەک بەم دیدەی کۆماری ئیسلامی ئێران و هاوپەیمانەکانی ئەیانەوێ بێگومان ڕەنگە زەبرێکی استراتیژی بێ لە بەرەی بەرڵسکاری ئیسلامی ڕەنگە ئەمەش بەشی خۆی کاریگەر بوو بێ لە تەوقیتی مەسەلەکانە لە بەرەوەی ئەگەرەمە ڕوو بە ئەو کاتە ناوچەکە یەکلایە بنەوە بە بەرەو کۆماری ئیسلامیێران و یەکێ لە گرنگترین وەرەقەکان بەدەستی کۆماری ئیسلامیێرانەوە نامێنێ کار و کووتمان لە ساڵانی ڕابردووە بۆ ڕەوایەتیدان بە سیاسەتێکی دیاریکراوی دەرەکی وها تەنانەت بە ئیدارەدانی ململانە سەربازەکانی لە ناوچەکەیە بە شێوەیەکی زیرەکانە و پڕمەودا بەکارێنەوە. باشە کەواتە مامۆستا بەپێی هەموو سەرداوانەی کە لای جەنابەت معلومە وەکو معلوماتی وەکو ئەو معلومات وەکو ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویان داوە چ لە ئاسایکردنەوەی پەیوەندیەکان چ لە ئەو ڕووداوانەی کە بێکەوە بەستەوە لە ناگۆڕنەوە قەرەباخەوە بۆ تورکیا بۆ سووریا بۆ ئەوەی کە بەرەبیانی ئەمڕۆ ڕووی داوە ئەم بابەتانە لەکوێ ئەو ئەگەر بەتونێ لە گۆست بکەین لەکوێ سەردەرەهێنن بەڕێز مامۆستا؟ ئەمە پێمانەڵێت دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرە لە بنبەستایە بێگومان دۆخی جیهانی لە بنبەستایە براتێ نزیکەی مانگە لەمەوە پێش باسی وتارێکم نووسی بەناوی باشووری کوردستان لە بەردەم تارمایی کۆتاییەکانە هەل لە کۆتاییەکان لەسەر ئاستی جیهانە لەسەر ئاستی خۆرڵاتی ناوەڕاست لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی کوردستانە باسم لەوە کرد بوو کە لەسەر ئاستی جیهان سیستمی ئێستای جیهان لە بنبەستایە و ئێستا هەوڵێکەیە لەلایەن رووسیا و چین و ئێران و هاوپەیمانەکانانەوە بۆ ئەوەی کە ئەم سیستمی ئێستا کە خۆر ئاوا بەڕێبەراتی ئەمریکا هەژبوونی بەسەریەوە هەیە کۆتایی پێبێنن بە قازانجی سیستمێکی نێودوڵەتی فرەجەمسەر لەولایەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی هەموو توانەکانی خۆیان بەکارهێنا و بەشێکی لەوەش لە جەنگی ئۆکرانیا دەرەکەوێ و لە ئەبڵوقەدانی سینا دەرەکەوێ بۆ ئەوی ئەم استراتیژەی رووسیا و هاوپەیمانەکانی سەرکەوتن بەدەستنێنێ لە سەراستی خۆرهەڵاتی ناوەڕاست خۆرهەڵاتی کۆن بە جۆرە لە جۆرەکان پایەکانی ڕووخاوە بەڵام خۆرهەڵاتێکی ناوەڕاستی نوێ لە دایک نەبووە ئێمە زیاد لە دید و استراتیژێکمانەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێمانەیە کە ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانە عەرەبەکان ئەیانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست ببێت تەبیعی ئەوەش گۆڕانی بەسەر هاتووە پێش 15 ساڵ لەمەوە پێش ڕۆژهەڵاتێکی نوێی دیموکرات گەشاوە پێشکەوتووی ئابیر و سەقامگیر و ئیسرائیل بەشێک بێ لێ وڵاتانی عەرەبی بەشێک بێن لێ ئێستا تا ڕادەیە دیموکراسیەکەی لێ چۆتە دەرەوە و تەنها لەو چوارچێوە سەیرێکرێت کە ئامراز بێ بۆ خزمەتکردنی سەقامگیری و کۆکردنەوەی دژبەیەکەکان لە عەرەب و ئیسرائیلی و هێزەکانی ناوچەکە لە ناوچەکەیە بەڵام ئەوەی ئەم ڕۆژ ڕێیدا ئەوەی ئەم ڕۆژ ڕوویدا دیسان تێگەیشتێکی ترە بۆ لە دایکبوونی ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ یاخود ڕێگری لەو ڕێژهەڵاتی ناوەڕاستە نوێی بەرامبەر کە ئەوێ بە تایبەتمەندیەکانی خۆیەوە لە دایک بێت لە سەراستی عێراق سیستمی ئەو سیستمەی لە 2003ەوە دروست بووە گەیشتۆتە بنباست لە سەراستی کوردستان حکمی جوت حیزبی گەیشتۆتە بنباست ئەو شێوازە حکومڕانەی کوردستان گەیشتۆتە بنباست دۆخی سووریا گەیشتۆتە بنباست پەیوەندی هەرێمەتیەکان گەیشتۆتە بنباست تا ڕادەیەکی زۆر پەیوەندیەکانی ئێران و تورکیا گەیشتونە ئاڵۆزیەکی زۆر هەچەنە مەجای ئەوە ماوە لەسەر مەسلەی کورد هاوکاری یەکتر بکەن لەسەر کۆمەڵێ مەسلەیە کەواتە لێرەوە گرژیەکان جۆرە لە بنبەستیان دروست کردووە ئەمە تەنها جاری وایە شەڕەکە بە پێویستی ئەو داخرانانە جاری وایە بە شەڕ نەبێ ناکرێتەوە ئەمە جگەلەوەی لە ناو خودی ئیسرائیلە دابەشبوونێکی گەورە بێزاری و ناڕزایەتێکی گەورە لە دژی حکوومەتەکەی ناتەنیاهۆ دروست بوو بۆ ئیسرائیل پێویستی بە شەڕێک بوو و ئێران و ئەتوانم بڵێم بەرامبەرەکانی پێویستیان بە شەڕێکە و ناوچەکە پێویستی بە شەڕێکە بە جۆرە هەندێک بیرمەند جیهان پێویستی بە شەڕێکە بۆی کە لەم بنبەستە ئێستا ڕزگاری ببێت چکم بەم جۆرە ئیدارە ناکرێن من کۆمنت نادەم لەسەرەمە بەڵام ئەم بنبەستانە ئەم ژانی مردنی کۆن و نەژمردنی و لە نێوان مردن و ژیانامانەوە و قورسی ژانی لە دایک بوونی نوێەکان واکە کە جەنگ و خوێن و ململانەکانیش ڕەهەندی جۆراجۆر بەخۆیانەوە بگرن یعنی دۆخێکی ئەرکەیزمی و کوڕوسیەکان ئەڵێن نا ئەوەیە کۆن کۆتایی پێات پێ و ئەوەیە نوێ دەستی پێکرد بێ لەو نێوانە لەو ژانەیە باش بێگومان دۆخێکی ڕاگوزاری پڕازارە بینە سەر مەسلەی عراق لەم دۆخە تپریشکێکی بەرەکەوێ ئەبێ ڕاستە و خۆ تەرەف بێ یان تەرەف نەبێ مەسەلەن خۆی دۆخەکەی خۆت فەرمووت لە بنبەستایە عێراق ڕاستەوە خۆی ناڕاستەوە خۆ تەرەفە بۆڵێم ڕاستەوە خۆی ناڕاستەوە خۆ لە بەرەوەی ئێمە یەک عێراقمان نییە
ئێمە زیاد لە عێراقێکمانەیە عێراقی دەوڵات عێراقی سەرۆگوەزیران عێراقی سوپای عێراقی یعنی ئەم عێراقا ئێوێ پەیوەندیەکە ڕاگرێ و لەگەڵ ئەمریکا و ناوچەکە و ئەم جۆرە شتانە تێکی نەدا و جۆرە لە پەیوەندی عێراقی نێو دەوڵەتەکان و خۆی وا دەرخە تەرەف نییە لە شەڕەکانە و هاوسەنگیەک ڕاگرێ و ئەتوانێت ڕاگرێت لە نێوان کۆماری ئیسلامیێران و تورکیا و ئەمریکا و سعودە و وڵاتانی ناوچەکە ئەمە لە ڕوێکەوە بەڵام لە ڕوێکترەوەی مە عێراقی حەشتی شعبیمانەیە عێراقی مقاومەمان هەیە عێراقێکە کە بەشێکە لە بەرەی بەرهەڵسکاری ئیسلامی لە ناوچەکەیە ئەمڕۆ یعنی ئێمە شایەتی چی بوون شایەتەوە بوون نووری مالکی هادی عامری واروەها قەیس حەزالی و تەنانەت حەکیمیش بروسکەی پشتیوانیان بۆ حەماس لێدا و پشتیوانیەکی زۆر و پیرۆزبایان لە حەماس کرد بۆ چالاکیانەی کردویانە ئەمە چیمان پێڵێ ئەومان عێراق بەشێکی گیانەکراوەی بەژێکی گیانەکراوەی بەرەی بەرهەڵسکاری ئیسلامیە بیرمان نەچێ لەم ماوەی ڕابردووە باز لەوە کرا سنوورەکانی نێوان عێراق و سووریا داخرێ و دابڕانێک لە نێوان حەشتی شعبی و هێزەکانی حزب الله و کۆماری ئیسلامی ئێران و میلیشاکانیان لە سووریا دروستە بێت لە هەموو حاڵەتێکە عێراق لە ناو جەرگەی ڕووداوەکانایە و هەر پەرەسەندنێکی ڕووداوەکان بەشێکی لە ناو عێراقان باشە کەواتە کورد ئەگەرچی لە سووریا ئێستا پرشتی بەرکەوتووە و لە ناو کێشەکەیە بەڵام لە هەرێمی کوردستانە کە دۆخەکەمان بەو شێوەیە هەرێمی کوردستان ئەتوانێت بێتەرەف بێت جارێ هەرێمی کوردستانمان نییە بەداخەوە یەکێتی و پارتیمانەیە زۆر بەداخەوە یعنی ئەبێ زۆر بە تەحەفوزەوە باز لە هەرێمی کوردستان بکەین خۆ ئەگەر جاران وابوو بێ ئێستا دوو جار وایە لەبەرەوەی نە پەرلەمانمان هەیە نە ئەنجومەنی پارێزگانمان هەیە حکوومەتێکی کاربەڕێکەرمان هەیە تاقە دەستگایەک مابێ سەرۆکاتی هەرێمی کوردستانە پێم وایە ئەویش ئەیخەنە قۆناغی کاربەڕێکردن و شەرعێت لەوی ژەستێنەوە و ئاسۆکانی هەڵبژاردننیش ئاسان نیە دیاریکەین کەی هەڵبژاردن دروستە بێ کەواتە ئێمە لەبەردەم قۆناغێکی مەترسیدارین لە هەرێمی کوردستانیش کە قۆناغی بەرگریکردنە لەمانەوە و لە چارەنووس و ئایندەی خۆی بۆیە باز لەواکەین یەکێتی و پارتی چیەکە لە ئەم قۆناغەیە ئایا ئەتوانن دیدێکی هاوبەشیان هەبێ من بە قورسە زانم دیدێکی هاوبەشیان هەبێ هیوادارم بۆ چوونەکەم تەقسیماتی ئەو دوو هێزە ئەو پەڕیشیهان بەڵێ تەقسیماتی ئەو دوو هێزە لەسەر بەرێقلیمیەکان لەسەر ئەوەی کە زۆر جار مەسەلەن پەنجەیان بۆ ڕاکێشتێکە و لەگەڵ ئەوە ئەو لەگەڵ ئەوە یان هێزیان قووەتیان بای ئەوەیە کە یان دۆخەکەوا پێویستەکانیش تەڕەفگیر بن یاخود بە ئارامی ئەمێنەوە هەر کەسە و لە شوێنی خۆی بێگومان جارێ ئێمە ئەگەر بە شێوەی فەرمی و دیبلۆماسی قسە بکەین هەرێمی کوردستان بۆی نییە هەڵوێستی فەرمی هەبێ لە دەرەوەی هەڵوێستە فەرمیەکانی عێراق لەبەرەوەی ئەندامی نەتەوەیە گرتووەکان نییە هەر هەڵوێستێکی نافەرمی یا سەربەخۆ بگرێتە بەر کە زۆر بەزەقی دژی هەڵوێستی عێراقی بێ بێگومان بەرەنجامیە بێ و ئاسان نیە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەتوانێت لە چوارچەوە و پەراوێزی هەڵوێستی عێراقیە تایبەتمەندی کوردستانی خۆی پارێزێ ئەگەر بێت و ئێمە حکوومەتێکی یەکگرت و دیدێک و هاوبەش و استراتیژەتی کوردستانی هاوبەشیمان هەبووە بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکان و خۆ ئامادەکردن بۆ ئەو گۆڕانکاریە چاوەڕوانکراوانەی کە هەڕەشە و دەرفەتی گەورە ژەقەنە بەردەمی ئێمە جارێکتر بەڵام بەداخەوە ئێمە لە واقعێکاژین ڕوونەکە جۆرەك لە بەرەبەندی لە ناو کوردستان و دابەشبوونی یەکێتی و پارتیشەیە یەکێتی نیشتمانی کوردستان بمانەوە نەمانەوێ هێزێکە نزیکە لە بەرەی بەرهەڵسکاری ئیسلامی بانەڵین بەشێکە لەو بەرەی نزیکە تەنانەت من دووبارە خۆڕێستنەوەی یەکێتی لە چوارچێوەی ئەو کۆنگرەی لەم دوایەیە بەسترا بە دووری نابینم لە ئەو گۆڕانکارانەی لە ناوچەکە بەڕێوەیە بۆی کە یەکێتی نیشتمانی کوردستان یعنی بتوانێت ئیدارەی ئەو وەزع بکە کە دێتە پێشەوە پارتی دیموکراتی کوردستان ڕوونەکە نزیکە لە بەرەبەندیەکی ترەوە لە دیدگایەکی ترەوە بۆ ڕووداوەکان ڕەنگە لەم چوارچێوەیە فشارێکی زۆرتر بخرێتە سەر ئۆپۆزیسیۆنی کوردی ئێرانی و من لێرەوە پێم وایە کۆماری ئیسلامی ئێران بە ئاسانی واز لە مەلەفی ئۆپۆزیسیۆنی کوردی خۆی ناهێنێ لێرە بە تایبەتی ئەگەر تووشی زەبرێک و لێکدانێک و کی استراتیژی نەبێ تاکو ئەوەی کە ئێوێ وەکو مجاهدینی خەڵکان لێ بکە هەنگاو بە هەنگاو داواکاری لە دوا داواکاری هەم وەک کارتی فشار بۆ سەر هەرێمی کوردستان هەم بۆ ئەوەی ئەو استراتیژیەی دژی خۆی لە ئارایەیە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کورد کە ڕێکخراوترین هێزی کوردی هێزی ئۆپۆزیسیۆنی ڕێکخراوی ئۆپۆزیسیۆنی ئێران بوون
دۆخەکە بە قازانجی خۆیان نەقۆزنەوە نەبن بە فشار بەسەر کۆماری ئیسلامی ئێران کە دیار ئێستاەوە ململانەیەکی شەو ڕەنگە پارتی دیموکراتی کوردستانیش لەم ڕۆ لە جاران زیاتر بکەوێتە ژێر فشارەوە هەموو ئەمانە بەشێکن لەو خوێندنەوانەی کە بەداخەوە ئێمە وەکو کورد ناتوانین خوێندنەوەی هاوبەشمان هەبێ ئەگینە هەڵوەشانەوەی ئەم دۆخە لەم ناوچەیە ڕووداوەکان هێشتا لە نیوەی ڕێگایان نەگەیشتونە کۆتایی بۆیە بەو ئەندازی هەڕەشەن بۆ ئێمە شانسی گەورەشمان ئەخەنە بەردەم کە مەسەلەی کورد لەسەر ئاستی خۆرەڵاتی ناوەڕاست و هەر چوار پارچی کوردستانە مەترەح بێ و ئێمە بتوانین لەو ئاسوۆیە نوێیانەی کە ڕووداوەکانی خێنە بەردەممان و لەو هەڕەشانش کای خەنە سەرمان لە ڕاستیان بتوانین دەستکەوتی مێژووی گەورە بێدێبێنێ بەڵام بەداخەوە من هیوادارم ئەم ڕووداوە گەورانە وابکە لە سەرکردایەتی یەکێتی و پارتی و تەنانەت هەموو هێزەکان هەموو حیزبەکان هەموو سیاسیەکان هەموو ناوەندە سیاسی و فکری و ڕۆشنبیری و جەماورەکان دەرسێ لە ئۆپۆزیسیۆنی ئیسرائیلی وەرگرین لە نەتەنیاهۆ وەرگرین کە چەند تین و بوون بە خوێنیەک کە چەند ناکۆکی و دژمنایەتیانە بوو بەڵام کاتێ ئایندەی ئیسرائیل قەوارەی ئیسرائیل گەری ئیسرائیل لە ڕوانگەی ئەوانەوە کەوتۆتە بەردەم مەترسێکی هاوبەش هەموو ناکۆکیان وەلاگەێنێن ئەگەر بە ماوەیەکی کاتیش بووە هەمویان دەست دەخەنە ناو دەستیەک بۆ تێپەڕاندنی قۆناغێکی مەترسیدار سەرکەوتن و زاڵبوون بەسەر ناکۆکیەکانە لەبەرەوەی گەرە ئیسرائیل ڕۆی ئەوان هەمویانە ڕۆین ئیتر هیچ مانایەک بۆ دەسەڵات و ئۆپۆزیسیۆن نامێنێ ئەگەر قەواری هەرێمی کوردستانیش ڕۆی هیچ مانایە بۆ دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و تەنانەت ناکۆکیەکانی ئێستا یەکێتی و پارتیش نامێنێ و دۆخێکی تەواو جیاواز و ڕسواکەر بۆ باشووری کوردستان و تەنانەت کول لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شادێتەکایە مامۆستا کەواتە ئەوە لەماوەی ڕابردووشە ئەو تەحلیلانەشە کرا و شیکردنەوانەشە کرا کە ناوچەکە کە هەم شەوک و ئەوترێ دەستەواشەیەکی ناوچەکە ئەکوڵێ دەوروبەرمانە کوڵێ و پیلانێک هەیە بۆ لە قاڵبدانی زیاتری هەرێمی کوردستان بەڕێزت بەڵام بە پێچەوانەوە بەڕێزت پێت وایە فەرعێکی گەشتبینیش هەیە کامیان زیاتر ڕەچاوەکەیت مەسەلەن هەرێمی کوردستان زیاتر لە قاڵب بجرێ وەکۆی کە ئێستا ئیبینین ڕۆژ بە ڕۆژ هەم بەهۆی ناکۆچی ناوخۆیەوە و هەم بەهۆی ئەو هەوڵانەشی هەیە زیاتر دۆخەکە بەرتەسکە بێتەوە بەڵام کامیان لەو گۆڕانکاریانە ئەگەری کراوەترن وەک چ جوڵەیەکی یەکێتی و پارتی ئەتوانێ ئەگەری سلبیان ئیجابی نزیک و دوورتر کاتەوە ئەوەی کە کامیان نزیکترە پەیوەندی هەمووی پەیوەندی بە خودی ڕووداوەکان و ئەگەرەکانی داهاتۆ نییە بەڵکو بەشێکی پەیوەندی بە ئێمەوە هەین ئەوە ئێمە چۆن بەرەو ڕووی ئەگەرەکان و سیناریۆکان و فشارەکانە بینەوە و تا چەند توانا و مەرجی قۆسنەوەی دەرفەتەکانمان هەیە بۆیە گەر توانا کوردیەکان بە پلەی یەکەمیش لە نێوان یەکێتی و پارتی و دوای سەرجەم هێزەکان کۆب بێتەوە و دیدێکی هاوبەشی کوردستانی هەبێ هێشتا گەلی کوردستان و هەرێمی کوردستان و کورد لە ناوچەکەیە بەشی ئەوەی هێز و توانە هەیە بتوانێت لەسەر شانۆکەیە خۆی بێڵێتەوە و مەرجی قۆسنەوەی دەرفەتەکانی تیاابێ دیارە جۆری ڕووداوەکان لە ئایندەشا مەسەلەکە دیارێکن ئێستا هەوڵێکی جددی هەیە بۆ لە قاڵبدانی هەرێمی کوردستان بۆ شکردنی سەرچاوەکانی هێز لە هەرێمی کوردستانە ناو خۆمان بەشەکەی ناوخۆمان ناکۆکی و گەندەڵی ماکە قوڵەکەیەتی بەشەکەی دەرەوەش ئەمەیان دەستکەوتووە بۆ ئەوەی کە ئەو هەرێمەی کوردستان کە پیان خود نادرێت کە پیان وایە ئەمە دوومەڵێکە لە جەستەی عێراق و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەنەوێ ئەم دوومەڵەیە لابن بەڵام ڕەنگە دراماتیکی گۆڕانکارەکان و ئاراستەکان بە جۆرێک بێ ئێمە جارێکتر بێنێتەوە سەرساحاوە هەلومەرجی نوێ و شانسی نوێ ئەم چەند سەبقۆتەکە بەڕێز مامۆستا چی ئەم چەند سەبقۆتەکە کە هەرێمی کوردستان جگە لە ڕووداوە دراماتیکەکە مەسەلەن لە هەرێمی کوردستان چ جوڵەیە بکات چۆن بتوانێت سوود لەوە ببینێ و بەهێزەوە بچێتەوە سەرساحەکە یانە سەرساحەکە ببیندرێ بەڵگەنەویستێک ئەوەیە کە یەکێتی و پارتی و هێزەکان و هەرێمی کوردستان شەرعیەتێ بۆ سیستەمەکان بیناکەنەوە واز لەم یعنی ناکۆکیە بێمانایە عەبەسیە بێنن یعنی تێبگەن کە دیموکراسێکی شەق و شەڕ لە چوارچێوەی هێزەکانی هەفتا و هەشتا و نەبوونی ژێرخانی دیموکراسی و هەڵوەشاوەیی ناوخۆی کوردستان بە هیچمان ناگەێنێ گرنگە موسەسات دروستکەین دام و دەستگا دروستکەین لامی کەمی هەمانگی و یەکتر قوبولکردن و زاڵکردنی لۆژیکی بەرژەوەندە نیشتمانیەکانمان هەبێ تەنانەت دەگەر خێڵیش بین خێڵ لە کاتێکە هەموو لقەکانی خێڵەکەوێتە بەردەم مەترسیەوە واز لە شەڕە ناوخۆیە خێڵەکان هێنێ بۆی کە ڕووبەڕووی مەترسیەکانی دەرەوە بێنێتەوە مەترسی حەقیقی لە ناوچەکەیە هەیە
بەشێکی ڕنگداراوەکانی لە عێراق و لەسەر کوردستان و مەسلەی کوورد دەبێت لە ناوچەکەیە و ئەگەر گۆڕانکاریەکان بەو ئاراستە بوون کە لە کۆماری ئیسلامی ئێران گۆڕان ڕووبا لە عێراقا گۆڕان ڕووبا مەسەلەکە گەورە بێ ڕاستە هەڕەشە دێنە سەر هەرێمی کوردستان بەڵام بە بڕای من لەو کاتەیە ئەگەر جەنگەکە گەورە بوو لە هەندێک کاتە ڕەنگە دەرفەتی گەورەتریش بێن لە بەردەم مەسلەی کورد لە زیاد لە پارچەیەکی کوردستان ئەم وێنەیە گەورەکەین بۆ عێراق دەرفەت لە پێشەوەکەوەی کە لەماوە ڕابردووە و تراکە بۆی هەیە جەنگێک لە عێراق ڕوودایان حاڵەتێک لە عێراق ڕوودا و جەنابیش فەرمی کە ڕەنگە عێراق پەیوەندی ڕاستە و خۆ ناڕاستە و خۆی بە دۆخەکەەوە هەیە ئەوەی بۆ عێراق چاوەڕوان کراوە کامەیە بەڕێز مامۆستا لە بیرمان نەچێ عێراق سەقامگیری عێراق سەقامگیریەکی شل و شێواوە سەقامگیریەکی کاتیە ئێمە دەوڵەتێکمان نییە کە کۆنتترۆلی چەک و بڕیار و توانا و سیاسەتەکانی لەژێر دەستا بێ سەرۆکوەزیران لەو چوارچێوەیە ئەتوانێت ئیشکا و کارکا و توانەکانی دەوڵەت بەکاربێنێ کە پێی ڕاستپێراوە کە ئەتوانەی پێی ڕاستپێرێ و عێراق لە چوارچێوەی استراتیژێتێکی هەرێمەتیایە کە ئاسان نییە بەبوونی سروشتی ئەم هێزانە لە بەغای ئێستاە بتوانێت خۆی لێ ڕزگارکە بەشێکیشی ئایدۆلۆژیە و قەنەعەتیان پێێتی و بەو پەڕی متمانەوە ئەنجامیەدەن بۆیە عێراق بەم جۆرە بە بڕای من نامێنێتەوە سیستمەکەشی گەیشتۆتە بنبەست لە ناوەوە سیستمی 2023 ڕووخاوە لە ناوەوە ڕووخاوە ڕەنگە بە فەرمینە ڕووخابێ لە بەرەوەی مانەوەی شکڵەکە و ڕووی دەرەوەی ڕەنگە خزمەت بە ئەو هێزانە بکە کە لە ناوە خواردویانە و ڕووخانویانە بەڵام ئایا ئەمە تا سەرچێتە سەر ئایا ئەمە تاکو سەر هەر بەم جۆرامێنێتەوە یاخ و گۆڕانکاریەکان و ململانەکان لە ناو عێراقا ڕنگدانەوەی وایە نەبێ شایەتی حەڵقەیەکی تر لە تەقینە و ناوخۆیە بن هەموو ئەوانە ئەگەر نەبێ ئێمە خۆی بۆ ئامادەکەین ناڵم ئەبێ یا نابێ بەڵام سەقامگیری عێراقی گرەوی لەسەر ناکرێ دۆخی عێراقی ئاسان نییە بەم جۆرە بڕاتە پێشەوە و دۆخێکە تەنها لە چوارچێوەی تێگەشتی عێراقیانانە ئایندەی دیاری ناکرێ بە شێوەیەکی چارەن و سازانە بەستراوەتەوە بەو ململانەی لەسەر ئاستی هێزە ناوچەی و جیهانیەکانە هەیە و عێراقێکێکە لە گۆڕەپانە هەرە گرنگەکان مامۆستا دیسان بێمەوە سەر هەرێمی کوردستان سەرنجی ئەو قسەی جەنابتمدا ئەگەر بێت و هەرێمی کوردستان تەنانەت عێراق بچێتە دۆخێکی ناهەمواریشەوە بچێتە دۆخێکی ئەوەی کە ئەم سیستەم و حاڵەتە بەم جۆری ئێستش نمێنێتەوە ئەگەر هەرێمی کوردستان هەر بەم حاڵ و بۆم ناکۆچیانە بەردەوام بێ ئەتوانێت سوود لە هیچ دەرفەتێک وەرگێ مەگەر گۆڕانکارێک لە دەرەوەی ئیرادەی ئێمەوە بێ بۆ نمونەوە کۆی لە 1990 هاتەوە هاتە ڕوو گۆڕانکاریەک بێ هەلومەرجێکی وا پێتە پێشەوە ئێمە لە ئاستی لە 140 توانەکانیشمان ئەگەر ئەگینا بەم جۆرەی هاوکێشەی ئێستا لە عێراق و لە ناوچەکەی هەیە درێژەدان بەم واقعی ئێستا هەرێم خۆکوژیە باش لە بەرەبەیانی ئەو ڕۆکەم ڕووداوانە ڕوویداوە لە هەرێمی کوردستانیش لە سۆشیال میدیا زیاتر کە تعبیر لە ڕای عامەکە جەدەلێکێ هەندێک پێی وایە ئێمە وەکو کورد پشتیوانی ئەو مەزلوم لێکراوانی فەڵەستین بکەین ئەمە قەزیەکە وەکو نزیکە لە هاوشێوەی قەزیە کورد هەندێک پێی وایە نەخێر ئەوە نابێ پریشکەکەی بەر ئێمەکەوێ خەریکە دیسان ئێمە زۆر لەشتی جوزئیاتە گفتوگۆەکەین شیکاری و ڕێنمایی چییە بۆ خەڵک ئێمە بێ لەم حاڵەتەیە هەست و سۆزمانیان بۆچوونی واقعیمان چی بێ بە بڕای من سۆشیال میدیا کۆنتترۆلکردنی ئاسان نییە خەڵکی جۆرا و جۆرمان هەیە هەموو تاکە گێستا ئەتوانێت لە ژوورەکەی خۆیەوە هەڵوێست دەربڕێ و بیر و بۆچوونی خۆی دەربارەی گۆڕانکاریەکان و مەسەلەکان بخاتە ڕوو جاری واشەیە نەخوازراوی واقعی ناوخۆ وا لە هەندێک خەڵکەکە وا لە هەندێک تاگەکە لە کوردستانە کە هەندێک لە حەز و خواستە ناوەکەکانی خۆیان بە ڕووداوی دەرەکی دەربڕن کامژ واقعەکی ناخۆشە لە هەموو حاڵەتێکە هەر کوردستانیەک هەر کوردێک هەر ئینتیما و بیر و باوەڕ و ئایدۆلۆژیەکی سیاسی حیزبی ناوچەی زارەکی هەیە ئەبێ ئەوەی لەبەرچاو بێ کە ئەو کوردستانیە ئەو کووردە نەتەوەکەی یەکێکە لە هەرە نەتەوە گەورەتە بێدەوڵەتەکان خاوەنی قەزیەیەکی عادلانە و ڕەوای چارە نەکراوە وڵاتەکەی لە دۆخێکی نەخوازراوە ئەڕێتە پێشەوە مافی خۆیەتی هەست و سۆزی خۆی دەربڕێ بەڵام بە شێوەیەکی هاوسەنگانە و بە هیچ جۆرێ نەچێتە خانەی دژایەتی بەرژەوەندەکان و گەل و نەتەوەکەی خۆیەوە ئاسایە دیارە زمانی هەمومان وەکو یەک نییە هەناسی هەمووشمان وەکو یەک نییە بەڵام زۆر گرنگە مەسلەی بەرژەوەندەکانی گەلی کوردستان و
مەسلەی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری کوردستان و ئەمانە مامۆستا لێپسراوەتێکی ئەخلاقی و دینی و نیشتیمانی بۆ ئێمە دروست سەرنجێکی جەنابتم بینی وتت ئەو کاتێک کە ڕیفراندۆمیان هەوڵی کوردە بۆ گەر ئیسرائیل وەک ئەوەی ئەوترا پشتیوانی قەزیەکەی بکردا ئێستامەم ئەگەر غەڵەتم نەوت بێت هەمومان هاوسۆزە بووین لەگەڵیان بۆم حاڵەتە ئەگەر ئەوان پشتیوانی دەوڵەتی کوردیان ڕیفراندۆمیان بکردایە ڕاستم وت سەرنجەکەت نە هاوسۆزە بین وتەمان یعنی باسیەوە بوو ئەگەر ئیسرائیل ڕازگۆ بووە لەگەڵمان کە بەداخەوە ڕازگۆ نەبوو لەگەڵمان یعنی تەنای استقلالی دۆخەکەی ئێمەی کرد ئەگەر ڕازبووە پشتیوانی لە سربەخۆی فەڵەستین لە کوردستان کردایە ئێمە لە کوردستان پێشوازیمان لەیەک لەبەرەوەی قەزیەکی سربەخۆی کوردستان و کردووە ئەم جۆرەشتانە قەزیەیەکی حەقە بەڵامەوە ئەوە ناگەێنێ ئێمە بڵین ئیسرائیل دەستە خۆش بێ وەڵا هاوسۆستین لەبەرەوەی فەڵەستینیەکان لەسەر خاکی خۆیان سەرکوت دەکەین فەڵەستینیەکانیش وەکو ئێمە خاکیان داگیر کراوە و مافی خۆیانە بەرگری لە خۆیان بکەن و بڕیاری نێودەوڵەتی هەیە کە لە ئەو زەویانەی لە دوای 1967 ئیسرائیل داگیری کردوون دەوڵەتی فەڵەستینی دروست بکرێ ئیسرائیلەکان ئەوەشیان پێڕەوا نابێنن دیارە ئەبێ بەرگەی ئەوەش بگرن کە فەڵەستینیەکان تەسلیم نابن و مقاومەتە بێ و داگیرکردن هەموو داگیرکردنێک مقاومەت و بەرهەڵستی لەیەکەوێتەوە و ئەوەی لەیەکەوێتەوە کە ئەمڕۆ بینیمان و ئیسرائیلەکانیش باجیان کۆتا پرسیارمەوەی ئەمڕۆ دیمەنێک لە کۆنگرەیەک پارتی دەرکەوت کە پارتی دموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی بە دیاریکراوی یەک دوو هێزی تریش وەکو کەسایەتی لەوێ بوون ئەگەرچی مەسەڵەن ڕەنگە ئەو قوتیان نەبێ ئەمە چلێکدانەوێکی هەیە بەڵام یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و هێزەکانی تر یان کۆمەڵی دادگەری لەو کۆبنەوەی دەرنەئەکەوتن ئەمە چی ئەگەێنێ بەڕێز مامۆستا بێگومان من لە سنتەری بڕیار یەکگرتووانیان نیم لە نزیکەوە ئاگام لە شتەکەنی بان کرابوون بۆ ئەوانەی بان کرابوون بۆ کۆبوونەوەکەی ئاکپارتی بۆ کۆنگرەی ئاکپارتی لە پەراوێزی ئەوەیە کۆنگرەکەیە چاوپێکەوتنیان هەبوو دیارە تورکەکان ناڕازین ڕوونە نەک ناڕازین لە هەستێکی باڵایە ناڕازین لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیوەندیەکانە بزوتنەوەی گۆڕانیش هەرخۆی ئەو پەیوەندیان هەرێماتیانی هەر لە کۆنەوە بەو ئاستە نەبووە دیارە و هێزانە لەوێ بوون زۆرتر دۆستی تورکیان وەک لەو هێزانەی تر هێزەکانی تر ڕەنگە هەوڵی شاندابێ بەڵام نانتوانێ بێ بەو جۆرە تورکیا دۆستاتیەکان بکە لەبەرە و مەرجانی کە لە سەریان دانێ و ئەوانیش تا کوێستان لەگەڵیان نەگەشتونە تێگەشت زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا بووبەکر کاروانی نووسەر و چاودێری سیاسی و سیاستمەدار سوپاس بۆ بەرزستان شاری سلێمانیەوە لەگەڵمان بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە